بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە ١١٠ ڕاهێنانی ئاراستەکراو هەڵگەڕاوەی هەر ژمارەیەک بنووسە. پرسیاری 3 کەرتی 2 3 هەڵگەڕاوە واتە دەکاتە نابی بنووسم یەکسانە بە چونکە یەکسان نییە بە دەبی تەنیا وەڵامەکەی بنووسم هەڵگەڕاوە واتە ژێرە دەچیتە سەراوە سەرا دەچیتە ژێرە واتە 3 لە 2 هەڵگەڕاوەی 2 3 ئێستا زۆر ئاسانە ئیدی لێرە 4 لە 3 و لێرە دەبی بزانم 7 هەمیشە دابەشێکە و هەڵگەڕاوەکەی 1 لە 7 100 هەڵگەڕاوەکەی تەنیا 100 یان 100 دابەشێک لێرە هەڵگەڕاوەکەی نازانم هەتا ئەو ژمارە کەردارەی نەکەمە کەرتە چی ئاسایی یەکەم جار بنووسم یەکسانە بە دوو جاران 16 کۆ 3 17 18 19 لە 8 ئەوجا 19 لە 8 سەرە و ژێر بکەم هەڵگەڕاوەکە دەکاتە 8 بەش لە 19 ئەوە هەڵگەڕاوەکەیە واتە ئەوە وەڵامە ڕاستەکەیە نەک ئەوە. پرسیاری 7 دیسان دەبی ئەو ژمارە کەردارەی بکەمە کەرتە چی ئاسایی 4 جاران 3 12 یەکیش 13 لە 3 ئەوجا هەڵی گەڕێنمەوە بنووسم 3 لە 13 نابی هیچ کات ئەو هێمایی دانێم چونکە ناکاتە ئەو هێمایە هاوتان نییە لەگەڵ ئەو کەرتە هیچ هاوتان نییە لەگەڵ ئەو کەرتە دوو کەرتی جیاواز لێرەش هەروە دەیکەمە ژمارە چی کەرتە چی ئاسایی ئەوجا هەڵی دەگەڕێنەوە سەرە و ژێری دەکەم ئەوە تەواو بووین لە هەڵگەڕاوەی ژمارە. ئەنجامی دابەشکردنەکە بدۆزەوە بە سادەترین شێوەش بنووسە. دوو کەرتم هەیە یەک سەیەک لە لای ڕاست و نیو لە لای چەپ دابەشی یەکترینە ئەنجامەکەی کو دەنووسم یەکەم جار کەرتە سۆرەکە وەکو خۆی دەنووسمەوە یەک سەیەک ئەو هێمایی دەگۆڕم دەیکەمە جاران ئەوجا کەرتەکەی دووەم لە لای چەپ کەسکەکە سەرە و ژێر دەبیتە 2 لە 1 ئێستا یەک جاران 2 هەردەکا 2 یەک جاران 3ش هەردەکا 3 ئەنجامەکە ئەنجامی دابەشەکە کردیە 2 3 1 زۆر ئاسانە دابەشکردن ئەگەر ڕێسایەکەی بزانم لێرە هەروە 1 5 1 جارانی 4 دابەشێک ئەوجا ئەنجامەکە دەبیتە 4 دابەش 5 پێویست ناکە هەموو پرسیارەکان شی کار بکەم هەندێکیان هەڵدەبژێرم بۆ وێنە ئەو پرسیارە 4 هەمیشە 4 دابەشیەکە جارانی کردەکەی هەڵگەڕاوە 3 2 ئەوجا پێشی ئەوەی جاران بکەم کۆڵکەی هاوبەش هەیە لە مابەینی 4 و 2 کە 2 دابەشی 2 دەکەم هەردوو لە 4ەکە دەبیتە 2 2کەش دەبیتە 1 ئێستا لە خوارێ لە ژێرە تەنیا ماوە 1 پێویست ناکە بنووسم 2 جاران 3ش دەکا 6 ئەنجامەکە هەمووی دەکاتە 6 پرسیاری 17 دەکاتە 6
لە کاتی دابەشکردنی ژمارەی تەواو بەسەر کەرتێک کە گچکەتربی لە یەک، هەمیشە ئەو ژمارە تەواوە گەورە دەبی. 4 بووە 6. لێرە ژمارەی کەرتدارم هەیە دەیان کەمە کەرتی ئاسایی، لێرە دەبیتە 5,3 15 و 3 18 لە 5 جارێ دابەشەکە وەکو خۆی دەنووسمەوە 5,1 5 1 6 لە 5 لە هەنگاوی دووەم ئەو جا 6 لە 5ەکەی هەڵگەڕاوە و ئەو هێمایش دەبیتە جاران و 6 لە 5 دەبیتە 5 دابە 6. ئێستا کورتکردنەوە هەیە، واتە کۆڵکەی هاوبەش هەیە لە مابەینی سەرە و ژێرە دەمینێتەوە 1 لە مابەینی 8 و 6. 8 دابە 6 دەکاتە 3، 6 دابە 6 دەکاتە 1، واتە هەمووی کردیە 3، هەمووی بوو بە 3. ئێستا دەچمە لای پرسیاری 19. 5,2 دا لەگەڵ 3 13 دابەش 5 دابەشەکەی دەکەمە جاران، ئەو چارەش بەخۆی ژێرەکە یەکە دەبیتە 1 لە 4، چارەکە دەکەویتە ژێرە. ئێستا هیچ کۆڵکەچی هاوبەش نییە لە مابەینی سەرە و ژێرە، کەواتە 13 دابەش 13 لەسەر 20 5,4 دەکە 20. ئەو هەلەی دەگەڕێم سادەترین شێوەیە. ئەو پرسیارە 3 و چارەکەک دابەش 2 3 بە ئەوەی لە جێش کە بە دوور و درێژی چاکەم باشترە. 3 و چارەکەک 3 و 1 چارەک، وابزانم 3 چارەک بوو یان 1 چارەک بوو، تەماشایەکی بکەمەوە. 3 و 1 چارەک دابەش 2 2 بەسەر 3. کەرتی لای ڕاست ژمارەی کەردارە، کەرتی لای چەپ ژمارەی کەردارە. ئێستا ژمارە کەردارەکان دەکەمە کەرتی ئاسایی. کەرتە شینەکە 4 جاران 3 12 1 13 لە 4 دابەشەکە جارێ وەکو خۆی دەنووسمەوە. کەرتەکەی دیش ژمارە کەردارەکە 3 جاران 2 6 لەگەڵ 2 8 لە 3، ئەو جا لە هەنگاوی دووەم 14 لە 13 لە 4 هەر وەکو خۆی دەبی بنووسمەوە، دەستکاری ناکرێ بەشکرا و هەرگیز. ئێستا ئەو هێمای دەگۆڕم دەیکەمە جاران، دەیکەمە جاران. کەرتەکەش ئەو کەرتە هەڵگەڕاوەواتە سەرە و ژێرکردن. ئێستا تەمەشا دەکەم بزانم ئایا هیچ کۆڵکەی هاوبەش هەیە لە مابەینی ئەو سەرە و ئەو ژێرانە نییە، کەواتە یەکسەر دابەش 3 جاران 13 دەکا 39 و 4 جاران 8 دەکا 32. ئێستا 39 و 32 چونکە 39 گەورەیە 32ش بچووکە، کەواتە دابەشکردن هەیە، دەیکەمە ژمارەی کەرتدار یەکی تەواو هەیە 39 32 لێ بڕوا دەمینێتەوە 7 لە 32. وەڵامەکە یەکی تەواو و 7 بەش لە 32. ئەوە ڕەنگە بەسبی لۆ ئەو ڕاهێنانی ئاراستەکراوە. ئێستا بینە سەر لای ڕاهێنانی ئازاد، هەڵگەڕاوەی هەر ژمارەیەک بنووسە، ئەوەش زۆر ئاسانە. لێرە دەکا 8 لە 5، لێرە دەکا 1 لە 10،
لێرە دەکاتە 5 دەزانین هەڵگەڕاوەواتە کەرتەکەی سەراوژێر بکە دەبیتە 1 لە 9. ئەگەر ژمارەی کەرتدار بوو دەبی بیکەمە کەرت پێشوەخت واتە بیکەمە 6 جاران 1 6 لەگەڵ 5 11 بەش لە 6 ئەو جا هەڵگەڕاوەکەی دەکا 6 لە 11. زۆر ئاسانە. هەروەها ژمارەکانی دیش هەمووی بە هەمان شێوە. ئەنجامی دابەشکردنەکە ببینەوە و بە سادەترین شێوە بینووسە. لێرەش ئەوانە زۆر هیچ باوەڕ ناکەم سەخت بن. 1 2 چا دەکەم 3 لە 8 دەنووسمەوە وەکو خۆی 3 لە 8. هێمای دابەش دەبیتە جاران و ئەو کەرتە هەڵگەڕاوەکەی سەرەوژێرکردنەکەی دەبیتە 2 لە 1. ئێستا 2 8 کۆڵکەی هاوبەش 2 هەشتەکە دەبیتە 4 ژمارەکە هەمووی دەبیتە چەند؟ ئەنجامەکە دەکاتە 3 جاران 1 3 4 جاران 1 4 3 لە 4. سادەترین شێوەیە هیچی لێ ناکرێ. پرسیارەکی دیکە بەڵکم هەندێک زەحمەت بی لێرە 2 لە 3 جارانی 7 لە 4 دووەکە و چارەکە کۆڵکەی هاوبەشیان هەیە و پاشان سەرا جارانی سەرا ژێرە جارانی ژێرە. کەواتە بە ئەو پرسیارەی چاکەم لە جێیەکی دیکە 3 و 4 بەش لە 5 بەش 3 و 4 بەش لە 5 بەش دابەشی چ بوو؟ دابەشی 3 چارەک. دابەشی 3 چارەک. کەرتە ئەو کەرتەی کەرتی یەکەم کەرتی لای ڕاست ژمارەی کەرتدارە دەیکەمە کەرتەکی ئاسایی 5 جاران 3 15 15 4 19 دابەش 5 ئەو جا هێمایەکەی دەگۆڕم دەکەمە هێمای لێکدان ڕێسایەکە ئەو هایە پاشان ئەو کەرتە هەڵگەڕاوەکەی چییە؟ 4 لە سەرێ و 3 لە خوارێ بە پێچەوانە جێی خۆیان دەگۆڕن سەرە و ژێرە. تەماشا دەکەم بزانم هیچ کۆڵکەچی هاوبەش هەیە لە مابەینی بۆ وێنە 4 و 5 یان 4 و 3 19 و 5 19 و 3 هیچ نییە هەر هیچ نییە. کەواتە سەرا جارانی سەرا 4 جاران 9 36 4 جاران 1 4 لەگەڵ 3 7 دابەشی 3 جاران 5 15. چونکە سەرەی ئەو ئەنجامی دابەشکردنە گەورەترە لە ژێرە ناچار نیمە بەڵام نووسرایە بە سادەترین شێوە بنووسە بیکەمە ژمارەی کەرتدار 76 دابەشی 15 بکەم. دەبی لە لایەشکە ئەو دابەشەی ئەنجام بدەم ئاسانترە 76 دابەش 15 76 دابەشی 15 چەند 15 هەیە لە 76 ڕەنگە 4 هەبی یان 5 هەبی ڕەنگە 5 هەبی 5 جاران 5 25 5 جاران 1 5 2 7 76 75 لێ بڕوە 1 دەمینێتەوە کەواتە ئەنجامەکە کردیە 5 تەواو و 1 بەش لە 15. ئەوە ئەنجامی دابەشکردنەکەی بوو لە دابەشکردنی کەرتی 3 و 4 5 1 دابەشی 3 چارەک. ئەو ژمارەیە ژمارە 3 گەورە بووە 5 لەبەر چ؟ چونکە دابەشی ژمارەکەم کرد گچکەترە لە 1. ئەو پرسیارەش دەتوانم چاکەم 4 و 1 لە 5
4/5 دابەشی بکەم لەگەڵ 2/3. دوو لە ژمارەی کەرددارم هەیە چاچیان دەکەم دەیانکەمە کەرتەکی ئاسان 5 4 20 یەکیش 21/5 دابەش جارێ هەر وەکو خۆی 5 2 10 لەگەڵ 13/5. ئەو جا ئێستا لەو هەنگاوەی دووەم کەرتە مۆرەکەی لای ڕاست وەکو خۆی دەنووسمەوە 21/5 هێمای دابەش دەگۆڕم بۆ هێمای جاران و کەرتەکەی دی هەڵگەڕاوەکەی دەنووسم کە 5/13. ئێستا بزانم کۆڵکەی هاوبەش هەیە بەڵێ لە مابەینی 5 و 5 هەیە هەردووچیان دەبن بە یەک دابەشی 5 دەکەم 13 لەگەڵ 21 هیچ ناتوانم دابەشی کەم کۆڵکەی هاوبەش نییە بێجگە لە یەک کەواتە 21 دابەشی 13 دەکەم 21 دابەش 13 دەکا یەک جاران 13 هەر 13 11 3 لێ بڕوا 8 1 لێ بڕوا 0 کەواتە یەکی تەواو هەبوو ماوای 8/13. ئەنجامی دابەشکردنەکە چونکە 4م دابەشی ژمارەی گەورە کرد لە یەک گەورەترە ئەو 4 بچووک بووە بوو بە 1 و شتێک. ئێستا ڕەنگە ئەوانە بەسبی با تەماشایەکی ئەژمێرکردنی هزری بەکاربینە هەتا ئەنجامی دابەشکردن بدۆزیەوە. لێرە گوتمان ئەگە ژمارەی تەواومان هەبوو دابەشی کەرتەکەم کرد سەرەی کەرتەکە 1 بوو ژێرەکەشی هەرچ بوو بەڵام سەرەی کەرتەکە 1 بوو کەرتەکە ڕێسایەکەیە ئاسانە بە هزریش دەتوانم یەکسەر ئەنجامەکە دەکاتە 10 جاران دوو دەکاتە 20. لێرە هەروە ئەنجامەکە یەکسەر دەکاتە 44. لێرە ئەنجامەکە دەکاتە 24 چونکە ئەوە ڕێسایەکی کورت و ئاسانە. لێرەش دەکاتە 32. ئەو جارەی ئەگەر لێرەش دەکاتە 3 جاران 6 18 و لێرە دەکاتە 9 جاران 9 81 لێرەش دەکاتە 4 یەکسەر. لێرە تۆزەک دەبی ئاگام لێبی لێرە 2 هەیە 1 نییە کەواتە 12 جارانی 3 دەکەم دەکاتە 36 ئەو جا دابەشی 2 دەکەم 36 دابەش 2 36 دابەش 2 دەکاتە 18. ئەگەر نەزانم بە هزری دەتوانم 12 ئەوها بنووسم 12 دابەش 1 ئەو جا کەرتەکەی ئەو هێمای بنووسم وەکو جاران ئەو کەرتەش 2 لە 3 بنووسم 3 لە 2 ئەو جا کۆڵکەی هاوبەش لە مابەینی 12 و 2 دەکاتە 6 لێرە 12 دابەش 2 دەکات 6 و 3 جاران 6 دەکا 18 هەروەکو لێرەیە کەواتە پێویست ناکە ئەگەر بە هزری نەزانم پێویست ناکە لە خۆمەوە ژمارەی بنووسم دەچم بە ڕێسای دابەشکردن دابەش دەکەم. بەڵام بە هزریمانە ئەوێ تۆزێک ڕەنگە کاتەکەی کەمتر پێ بچی و یەکسەر وەڵامەکەی دەزانم. هاتمە لای جەبر بەهای بڕەکە ببینەوە 4 دابەش پیتی د کاتێک کە پیتی د یەکسانە با کەرتی 2 3 بێگومان دیسان لێرە هەمان ڕێسایە چارەکەی دەنووسمەوە ژێرەکە یەکە ئەو هێمایی دەتوانم
بگۆڕم ئێستا یەکسەر و لە جیاتی پیتی 2/3 بەڵام 2/3 هەڵدەگەڕێنمەوە دەکەمە 3/2 یەکسەر ئەگەر نا بە 2 هەنگاو. ئێستا کۆڵکەی هاوبەش هەیە لە مابەینی 4 و 2 لێرە دەکاتە 2 لێرە دەکاتە 1 لە ژێرە تەنیا یەکەیە ئەنجامەکە کردیە 6 2 جاران 3 6 زۆر بە ئاسانی. پرسیاری 52 ب دابەش 2 3 ئەگەر ب کردیا 5 و 1/2 لە جیاتی ب ئەو ژمارەی دەنووسم 5 1/2 ئەوجا هێمایەکەی دەنووسمەوە ژمارە کردارەکەی دیکەش وەکو خۆی دەنووسمەوە 2 1 3 لە هەنگاوی یەکەم ژمارەکان دەکەمە کرد 2 جاران 5 دا 11 11/2 دابەش جارێ دابەشەکە وەکو خۆی بی 3 جاران 2 6 7/3 ئەوجا لە هەنگاوی دووەم 11 دابەش 2 هەر وەکو خۆی دەنووسمەوە 11 دابەش 2 11/2 ئێستا ئەو هێمای دەگۆڕم دەیکەمە جاران دەیکەمە هێمای لێکدان و ئەو کەرتەی هەڵگەڕاوەکەی دەنووسم 3/7 ئەوجا تەماشا دەکەم بزانم هیچ کۆڵکەی هاوبەش هەیە نییە کەواتە 3 جاران 11 33 2 جاران 7 4 ئەگەر بمەوێ وەکو ژمارەی کەرددار بینوسم 33 دابەشی 4 دەکەم چەند 4 هەیە لە 33 ڕەنگە 2 هەبی چونکە 2 جاران 4 دەکا 28 ئەوجا 33 28 لێ بڕوە 13 8 لێ بڕوە دەکا 5 دەمینێتەوە لە 4 ئەوە ئەنجامەکەیە. کەواتە ئەو ڕاهێنانانش هیچ ئاڵۆز نینە زەحمەت نینە زۆر ئاسانە تەنیا پەیڕەوکردن و پیادەکردنی ڕێسای دابەشکردنە. دەتوانم پرسیارێکی تکەش چاکەم بۆ وێنە پرسیاری 55 پیتی ب دابەش 7 کاتێک پیتی ب دەکاتە 1/5 واتە 1/5 دابەش 7/1 بێگومان 7/1 ئەوجا 1/5ەکەی وەکی خۆی دەنووسمەوە هێمایەکەی دەگۆڕم 1/7 دەبیتە 7/1 دەبیتە 1/7 یەکسانە بە سەرا 1 جاران 1 5 جاران 7 35 ئەنجامەکە بووە 1/35 زۆر گچکەیە ئەو ئەنجامی دابەشکردنە. لێرەش ئەگەر یەکسەر ئەوەی ئەو ژمارە کەرداری بکەمە کرد دەکاتە 16/5 دابەشی بکەم لەگەڵ پیتی ب یەکسەر دەکاتە 4/1 بێگومان لە هەنگاوی دووەم 16/5 وەکو خۆی بنووسمەوە هێمایەکەی بگۆڕم بکەمە هێمای جاران و کەرتەکە هەڵگەڕاوەکەی 1/4 ئێستا لە مابەینی 4 و 16 کۆڵکەی هاوبەش 4 16کە دەبیتە 4 لە سەرە دەمینێتەوە لە ژێرەش 5 هەیە. تەواو بووم لە لاپەڕا 110 دەربارەی دابەشکردنی کەرت و ژمارە کەرتدارەکان کە هەست دەکەم وانەکی زۆر ساکار و ئاسانە تەنیا ڕێسایەکەی بزانم زۆر لە ڕاهێنانەکان دەتوانم شیکار هەتا وانەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر خۆش بی.